بسم الله الرحمن الرحيم. ما كان على النبي من حرج فيما فرض الله له، سنة الله في الذين خلوا من قبل، وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله، وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين. وكان الله بكل شيء عليما. ما شاء الله. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور، وكان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام، وأعد لهم أجرا كريما. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا
وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا صدق الله العظيم. بارك الله دەسەکانە خۆش بێخوا ئەزیزان لە تەوەری دۆماندا میوانداری گەنجێکی دەنگ خۆشمان کردووە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیش کاک ئەردەڵان یونسە کاک ئەردەڵان بەخێر بێ سپاس بە ئاوادە بوون لە پەیامی ڕۆژ بەڕاستی ئەمڕۆت ڕووناکردینەوە بە نووری قورئان سپاس دەنگێکی تایبەت ماشاءالله یەخوا بەخێر بێ سەر دوو چاومان پێمان بڵێ کەی هەستت کرد ئاها دەنگت خۆشەوە وایتر لە خزمەتی قورئانە بەکارت هێنا من لە تەمەنی 14 ساڵێکی و لە دەستم کرد بە تەقلیدکردن لە ئوستاد عەبدولباسط محەممەد عەبدولسەمەد بە زەبط سەوتی بچکەلانە تەمرینی خۆم شروع کرد و هەمووی تلاوەتەکان ئوستاد عەبدولباسط بەڵێنمدا کێشی هەموویان لەبەرکەم هەموو چونکە لە منتەقەیەمان شوێنێک نەبوو کە من فێری بم لە دێهاتێک لە دێهاتەکان سۆڵاوە بووم بەس ئەو بڕیارمەدا بەخۆم کێشە حتممە تەلاوەتەکانی ئوستاد عەبدولباسط هەموویان حیفز کرد. کاک ئەردەڵان بۆ پێکە بەڕێستە لە ڕۆژهەڵاتن لەوێ دەرسی تایبەت هەیە بە مەقامات و قورئان خوێندن و بابەتانە بەس لە سۆڵاوە و مەریوانان نییە تا من کە بوو معانە کە نەبوو ڕاستەکەی خۆم پێگەیم خۆم بە شێوازێک دام نییە دەکەم تافرێک سە لە گروهە مختلفە ئەنجام داوە مثلا لە تەریقی وارساب و تەلێگرامە خۆم ئەنجام داوە بەس کلاسی تایبەت نییە حتا بۆ خۆشم کە کلاسەکاندا کاتە یعنی نەتوانی و بە شازی گروپینیش بڵێ لای مامۆستایە کەسانی تر لەگەڵا بن هاوڕێت هەبە وەڵام ماشەڵڵا دەنگێکی تایبەت هەیە پەری پێ بێ ئینشاءڵڵا مەقامات چەند مەقامی دیکە ئەزانین کاک ئەردەڵان مەقامەکان ئەسڵی سەبا و نەهاوەند و عەجەم و بەیات و سێگا و حیجاز و ڕەست و عشاق میسری و بۆ پێکە لەوێ ینی مەقامات نەبوو تۆ خۆت چۆن شارەزای بواری مەقاماتەکان بووین من بەس تەقلید ئوستاد عەبدولباسط کرد خاص ئاگام نەبوو لە مەقامات ئەمە چی مەقامێکە خوێنێتەوە بۆ لەو ئایەتە ئەم ئەیگۆڕێت چوومەکە دانشگا چوومە دانشگا زانکۆ لە زانکۆ مەسافەتی زانکۆی سۆڵاوەتە کرماشە 3 ساعت بوو بەبین و بووس بەس من هاتم تلاوەتەکانم تەفکی کردی ئوستاد شەحات ئەنوەرم هاورد تلاوەتەکانی باشتر بوو مەسەڵەن مەقامەتەکانی جیاوازتر بوو بان ئەوە تەمرینم کرد هەموو قەتەعاتیم جیا کردەوە مەسەڵەن بە تەرتیب جیانم کردەوە بەیاد 50 ڕێز سەبا مەسەڵەن 50 ڕێز نەهاوەند هەروە هەموویانم کۆ کردە و تەقلیدی هەموویانم کرد ئوستاد شەحات تەک ئوستاد عەبدولباسط تەطبیقم دا و تمزانم چۆنە تەفاوتیان ها لە چییە ئوستاد عەبدولباسطیچ ئەوانیچم بەم شێوە ئەنجامدا قەتعم کردە و هەر
مقامێکی 20 دانەی 30 دانەی تا هەموو مەقامەکان ئیتر فێر بوون. وڵات کاک دانیار گرنگەکەی لەوە ینی ئەم بەبێ مامۆستا هەر خۆی لە ڕێگەی خۆیە و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان ناتوانێتی ینی خۆی فێ بکە و بخۆی گرنگە دەستخۆشی باش کاکر دەڵان هەستەکەم زۆر ماجێوی قارئی بەڕێز عەبدولباستی ینی چۆنە ئەوت هەڵبژاریان بۆ معجبی ئەوت کرۆ بە پێشەنگ بۆ خۆت بەس قاریەکان هەمویان ئەلحەمدولیلا زۆر تەئسیر گوزارن لەبان مردمەوە من هەویستمەوە بوو قارێک هەڵبژێرم کە لە ناو مردما یەک بێت بەس مردمی ئێمەج عەبدولباسییان زۆر بەدڵە لە جەلەساتا بووە من کردممە بە شەحات بەڵام وەکی سێ بێژم خاست چاکم لێ نەزانین لە شەحات ئوستا شەحات محەممەد ئەنوەر چونکە مردمەکە خۆشیان لەو سەر عەبدولباستە هات وتیان بە من بوو بۆ ڕاوتە تەلاوەتەکەت منیش بیتم بە خااترەوە کە نەڵێن تکراری کردووە سەر ئوستاد عەبدولباست بۆ نەگۆڕام ئەگینا من خۆشم لە خودی ئوستاد عەبدولباست بێ ئەسەرگوزاری ئوستاد عەبدولباست بان منەوە زۆرترێکە کاگە دەڵان لەم دەڤەرەیە ئێمەشە نازەم لە ڕۆژەڵاتوانە زۆر حەزیان بە مەقاماتی عێراقیە ینی کەمێک جیاوازترە مەسەن لە میسری و لە ئەوانی دیکە هیچ شارەزایی دێ لە مەقامی عێراقی مەقامی عێراقی نە بەس گوێشکەمدایە وەلی ئیبراهیم گوێشکەدا و بازێکی تریانم گوێشکەدا و وتم ئینشاءڵڵا لە بانەوانیشەوە کارکەم بەس دەرفەتم نەبوو هێشتا ڕاستە بەدەل ئەو مەقامی پێشتر خوێندە چی بوو بەدەل لەوە چیتر زانی ئەو مەقامی پێشتر ئەنی ئەو قورآانی پێشتر خوێندە ئەوی سەرەتا دەست پێ جیاواز لەوە چیکی تر دەزانم تەرکیبی نەهاوەند و بەیاد دەکات ئۆشاق میسری و بەیاد کورد و بەیاد کوردم کە لە ناویە بەکار نەبردوو هەروە بێتەوە ماهور و لە گۆشەکانی لە چوارگاز ئەوان تریج بەس کارم کردووە وەلم نەگووە مسلت بێژم حتمما سەبا زەمزەم هەرواتە نیکریز و ئەثەر کورد و بەس وەک ئەمانە بێژم وەک ئەمانە خاسر بزانم نە ئەمان دەگشیان چاکرێت هەرچەنەوانیچە فەرعیاتێکە لەمانتر بێگومان جزئیاتی بوشکەلە لەمانتر کاگە دەڵا پێمان خۆشە کەمێکی دیکە قوڕاوە بخوێنیانی حەزەکەین ئەو دەرفەتەی زیاتر بەوە بەس تەقریری مەحز بێ لەو ساعت باسی بیا شەحات بەدڵی خۆچی و پێخۆشە ئەمە با مەقامێکی تر بێ بۆ جیاواز بێ لەو خوێندنەوەی باش ئیسە چوە تەرکیبی بوو ساعت زۆر باش فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما ما شاء الله ألم نجعل له عينين
ولسانا وشفتين وهديناه النجدين ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة صدق الله العظيم. دەنگە ما خۆش شاء الله بێ دەست ئاخوا. خۆش بێ ئاخوا. کاگەر دەڵان بۆ قورئان خوێنێک کە بەڕاستی دەنگی خۆش بێ تا چەندێک گرنگە شارەزای مەقاماتەکان بێ و گیان بکاتەوە. زۆر مهمة بس آياتي متفاوت نازل بو رسول الله صلى الله عليه وسلم بمقامات جیاوازی قطعا لزمان ومكان متفاوتي جا قاريك قريك يا أسر دا بند بمل أو شنونداني كوا دانشتونا أو أنا وبيسريانا يا بينريانا قطعا شل مقامات مختلف استفادك أو آياتي خوا بمقامات نشاني مردمك بدات نشاني خلقك بات كبلي أما آيات عذابه أو شوازيك وا أي خوينتو هم ب رفتارك لحين تلاوتك بجيبيان هم باللحنك بجيبيان هم ويان كوكاتو كشنو دي ما بوش نونده تلاوتك تاش نونده تأثير پذير تربية الآيات خوا بوما تشاكتريك وأو كسيجة كشارزان بلا مقامات وآيات خوا لمعاني تينيقويش دويت مقام كان إجرانا كاباني وبس نونده أمانيت راست فين ناخۆش ئەڵێ هەمووی ئەمەیە تکرارە و کردەسە بەس یەکی دیکە بگۆڕێ ئەگە کەسێکی تر حتا مەقامەکان بگۆڕێ و زۆر شارەزایش نەبێ لەما بەڵام حداقل لەو شارەزاتر بێ ئەویان پێخۆش. کاگەر دەڵان ئینشاء الله هیچ دەرفەتێکە بوو یان هیچ هەوڵێکت داوە لە فستیڤاڵەکانی دەرەوەدا بەشداری بکە یاخود لە فستیڤاڵانی کە لە ڕۆژەڵات و لە وڵاتی ئێران ئەنجامەدرێ ئینشاء الله. ماشاءالله تایبەتە دەنگە بۆیە لەم خۆشە زیاتر پەری پێ بدەیت و گیتە پلەی بەرزتر ئینشاءالله. ئینشاءالله من لە لەسەر بەس شرکەتم کردووە تایسە 100 مەقامیچم کەس کردووە الحەمدولله ئەو لوتفی و منەتی خواز لەسەر من فقط هەمووی منەتی ئەڵڵاگیانە لەسەر من جز من کەسێ نەبووە چمە شوێنێک یازان کوێ ئەو دەرسی تلاوەتە فێر بم بەس لوتفی ئەڵڵاگیانە مەمنونی ئەڵڵام لە هەموو بوارێکەوە. لە شارستان مەریوانە مسابقا بەگوزار بووە مەقامی ئەوڵم کەس کردووە لە ئوستانە مەقامی ئەوڵم کەس کردووە شمال غەربی کشور مەقامی دووەم کەس کردووە و لە دەورانی کۆرۆنای مسابقاتە بینالمللی بەرگوزار بوو لە سەراسەری جیهاندا شێوازی ئێستار عەبدولباسط سورەتی قیامە لا ئوقسیمو بیەومی القیامەتی و لا ئوقسیمو بالنەفسی اللەوامە بەس تایبەت بەخۆی هەموویان کو کردەوە و 50 کشور شرکەتیان کردو چەند هزار نەفەرەکەیان 50,000 نەفەر کەس بووە چەند هزار نەفەر دەخێ نازانم بەس لە سێ مەرحەلایمە تێبەڕ بووین هاتینە مەرحەلەی فیناڵ لە فیناڵە من کۆرۆنام کرد هاي نتواني بردام بي نه فیناڵەکەیچم دا تەوەکل ماشاءالله بەس لە دنیا بوومە نهم کەسی مەقام هاورد و داوەتیش کراین بەڵام نەمتوانین لەبەر کۆرۆنایش ڕاستەکەی نەخۆشی کۆرۆنا ئەڵێ خۆشی کۆرۆنام گرت بەڵێ لەبەرەوە لە فیناڵەکە دەنگ نەمەتوانی تەواو دی ئەرە وەڵڵا گرنگەوەی بەشداری کردو و شەڵا هیوای سەرکەوتنی خێری پێ ئینشاءالله بەزەر پێم وابێ هەر هەیە یعنی ئەو مسابقات و ئەو فستیڤاڵانە هەر ئەنجامەدرێت. بەڵێ وە لە تارانە بەرگوزار بوو مؤسسەی مشکات ئەم سابقاتی بەرەوڕێ مؤسسەکانی ئێوە تا چەند هاوکارن بۆی کە ئێوە بەشدار بن لە دەرەوە؟ هیچ هاوکارنی وەکو لای خۆمان. زۆر باشە کاگە دەڵان زۆر دەرفەتمان نەماوە پێم خۆشە پێم وابێت لە بانگیشە ماشەڵڵا دەنگێکی تایبەتی هەیە الحەمدولله پێمان خۆشە گوێویستی بانگی بینە لایەن بەڕێستەوە ئینشاءالله. چاو خۆش بێ.
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله يا خود دنگ خوش بیو دنگ نزدیک ان شاء دەستەکانە خۆش. الله وای گەورە دەنگە و پارێزێت سلام یا خۆ ترفتمان زۆر کەمە ئەگەر پەیامی شتێکی دیکەت نابێت کاگەر دەڵان ئێمە لە خزمەتاوین والله پەیامی گوایانە بەس پێم وا خۆشە کە حمایت بکری لەم قاریانە ان شاء الله لە منطقەی کوردستاناتە کە بەهایان پێ بدەریت حتما من بۆ بەرنامەی دیکە و شتی دیکە ان شاء الله هەر لە خزمەت تاوین عزیزی ان شاء الله وا خۆشتان کە یا رب سپاس دەکەین زۆر سپاس هیچ بەڵێ دەرفەتمەوەیەک تۆ قورئانی تر خوێنیان تاوە وڵای قەیچەکە حەزەکی ئەگەر پێی خۆش بێ بام بەڵام بە کورت بێن جار باش زۆر بە کورتیە وڵاکەت بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر إنا أنزلناه
القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. ربي تسخوش زور سپاس بۆ بەڕێز کاک ئەردەڵان یونسی یەخوا بەخێر بێ سپاس دەکەین. ئینشەڵا لە دەرفەتێکیان لە خزمەتە ئەبینەوە.